خۆشەویستی دیدار ئەمڕۆ چواردەی ژوویەی 2026 لە بەرنمەیەکی تر بە یەک ئەگەینەوە. هیوادارم بتوانن لەگەڵمان بن و لە نەزەرات و قسە و باسی خۆتان سەبارەت بەو باسانەی کە لەم بەرنامە دێتە مەیدانەوە ئاگادارمان کرد. عنوانی بەرنمەکەمان عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق دەڵێ پەیامی من بۆ ئامریکا ئەوەیە عێراق خۆی لە کێشە ئیقلیمیەکان بێلایەن دەگرێ. ئەمە عنوانی بەرنمەکەی ئێمە لەگەڵ هاوڕێ عوسمانی حاجی مەحموو سکرتەری کۆمیتەی حاجی معرف ببەخشە سکرتەری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان. هاوڕێ عوسمان بەخێر بێ و سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆمانە. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بیسەران و بینەرانی بەرنامەکەت. مەمنون. هاوڕێ عوسمان، لە نووسراوەیە کە عەلی زەیدی لە واشنگتن پۆست باسی ئەوەکە کە ئەو چەند پەیامی بۆ ئامریکا هەیە و ئەم سەفەری یەک هەفتەی ئەوە کە دوێنێ دەستی پێکرد و ئەمڕۆ قەرارە لەگەڵ دۆناڵد ترامپ دانیشێ یەک مەجموعە فرسەت ئەوێ دروستکە. ئەو دەڵێ ئێمە ئەمانەوێ ئیرتباتاتی خۆمان لە ئامریکا لە ئەوەی کە ئەزمەکان کۆنتڕۆڵ بکەین ببینە ئاستی دروستکردنی فرسەتەکان. ئەڵێ ئێمە ئەمانەوێ ئێتلافێکی بینومەلەلی دروست بکەین کە لەوە هاوکاری استراتیژیکمان لەگەڵ ئامریکا بەشێکی گەورە بێ لەوە. و هەروەها باس لەوەکە کە ئەو وعدانەی کە داویەتی سەبارەت بە مەسەلەی هێزە چەکدارەکان ئەمە بە تەواوەتی ئەباتە بەرەوە و هێزی چەکداری غەیری حکومی لە عێراق وجودی نابێ. ئەم قسانە لە کاتێکە ئەکرێ و ئەم دیدارە لە وەختێکە ئەکرێ کە ئێمە ئەبینین هەر ئێستا جارێکی تر کێشمەکێشی ئامریکا و ئێران لە مەنتەقەکە بڵێسەی سندووە. تەنانەت دەوڵەتی ترامپ لە نامەیەک بۆ سەنای ئامریکا ڕایگەیاندووە کە وەزیەتەکە جۆرێکە کە جارێکی تر شەڕدەستی پێکردوێتەوە بە ڕەوایەتی نامەیە کە ترامپ بۆ سەنای ناردووە. لەم وەزیەتە ئێمە بینیمان عەلی زەیدی لە عێراقا هەم لە مەجموعە ئیقداماتێکی کردووە کە جیاواز بووە لە ڕئیس وەزەراکانی تر. ئەمە لە خانەی ئەم کێشمەکێشە وەزیەتەی کە ئێستا لە مەنتەقەکە و لە ئێرانە هەیە لەکوێ ئەبینی؟ ئایا ئەم تا چ ئەندازەیە ئەتوانێ ئەم پرۆژەیە جێگەی بێ و سەرکەوتوو بێ؟ بەر لە هەموو شتێ خودی ئەوزاعەکە تۆ لە یەک بیتەوە چۆنەی بینی لە دڵی ئەوە بڕۆین بزانین ئەم چەندە ئەتوانێت سەرکەوتوو بێ لەم مەسەلە؟ زۆر باشە، دەستە خۆش بێ. ئەزای چەند پێشەکە بڵین ئەم چوونەی زەیدی بۆ واشنگتن یا بۆ ئەمریکا لە هەلومەرجێکایە کە دوای شەڕێکی چ ڕۆژە و بۆ دوای چ ڕۆژەکەشە ماوەیەکی درێژە کە ئەمریکا و ئێران لە دانوسانم تا ئێستا بە ئەنجامێک نەگەیشتون. بەجارێک کە بە ئەنجام نەگەیشتون جابەجاریش باگرژەکان تونگە بێتەوە جارێک ئەم وڵاتانی خەلیج بۆردومانەکە و شوێنەکانی ئەمریکا پایەکەکانی ئەمریکا ئەکوتێتەوە. لە ئەما کاتە ئەمریکاش لە کەندا و لە هەندە شوێنە موشەگاوی یا هەواپەیمانێری و کە جۆرێک دۆخەکە باگرژەکە نانی بەمانایەک ئەم دۆخە ئێشتا نەیتوانێت یەکلاییکەرەوە بێ. بە تایبەتی ئەم جەنگەی ئەمریکا و ئێران ئەتوانم بڵێم کە بە شێوەیەک ئەمریکا لەم جەنگەیە سەرکەوتوو نەبوو، نەک سەرکەوتوو نەبوو، زەرباتی گەوری خوارد لە پێگەی جیهانی لە پەیوەند بە ململانی لەگەڵ وڵاتانی لە هێزی دنیای ترا لەگەڵ چینە لەگەڵ رووسیا جۆرێک پێگەکەی مۆقعەتەکەی پاشەکشەی گەوری پێکراوە. ئەو سیاست و استراتیژی ئەمریکا ئەوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باڵا دەستبێ بە چوونی من پاشەکشەی گەوری پێکراوە تا ڕادەیە کە جاران وڵاتانی خلیج پشتیوانی ئەساسیان بە ئەمریکا بوو و پشتیوان بە ئەمریکا بەس و متمانیان بە ئەمریکا بوو، هەتا ئەوان ئەو متمانیان نەماوە. ئێستا لە دۆخێکی
ئەم شێوەیە کە زەیدی ئەچێ بۆ واشنگتن عێراقیش کە بەشێکە لەو ململانەیە بەشێکە لە بڵێن ئێران زاڵە بەسەریە ئەمریکا بە جۆرێکی تر ینی نە زەیدی نە حکومەتی پێکاتی ئێستا ناتوانێت هیچ دەورێت لەو میانجێری ببینێ لە بینی ئەمریکا و ئێرانە وە جۆرێک عێراق جیاکاتەوە لەو دۆخە ئەنی زەیدی ئەگەر سیکەن ئەوانەی پێشوش سۆدانی و هەموو ئانی کە هاتوون عمومەن هەوڵیان ناوە هاوسەنگێک ڕابگرن لە بینی ئەمریکا و ئێرانە بەڵام بە حکمی زاڵبوونی هەردوو لایەن هەر لایەک بە شێوەیەک نەتوانراوە نەیانتوانێت ئەو هاوسەنگی ڕاگرێت یعنی دۆخی عێراق دۆخی حکومەتی عێراق بووکی دۆخی پێکاتی عێراق و ڕێکەوتنی هێزەکانی پەیوەسە بۆی کە چارەنووسی ئەمریکا و ئێران بەکوێگە نەگەوەی ئەمان چ ڕێکەوتنێکەکەن لەولا ئاگەزێتی بە جانتایەکەوە بەحساب ئەنوا بەرنامی پێشتی پێ لەگەڵ ئەمریکا ڕێکەوتنی ئابووری بکە ڕێکەوتنی سیاسی بکە لەگەڵ ڕێ بکە بەحساب کۆتایی بە حەجی شعبی بێنێ یا مەسەن بەحساب دژی گەندەڵی بێ هەموو ئەمانە ڕاوەستاون سیناریوەیەک چەند هەنگایەگەێنن لەو بابەتەوە لەو بارەوە بەڵام تعلیقیەوە هەوکو خۆش لە قسەکانی سەرەتای قسەکاندا ئاماژەوە پێدا دۆخەکە باشتر بووە و تا مەسەن ئەمریکا زیاتر هێرشی ئاسمانی کاتە سەر ئێران و ئێرانی بە جۆریش کە پەرچەکردداری تایبەتی هەیە ئەنی ئەم دۆخەیەک لایی نەبێتەوە چارەنووسی عێراق لە پێوێن بۆی کە ئەمریکا ئەتوانێت یەکلایی کاتەوە ناکرێ بەبێت تەوافق لەگەڵ ئێرانە ئێرانیش بێوێکلایی کاتەوە بەبێ ئێران ناکرێت بەڵام ئەوەی کە ئەی بینین مێژووی پێکهاتەی حکومەتی چوارچەوەی هەمانی شیعەکان لە عێراقا زۆرتر لەژێر کاریگەری ئێرانن وەختێک ئێران ئەمریکا تیا سەرکەوتو نەبوو و پاشەکشەی پێکرا ئێران دەتوانێت بە هەمان شێوە بە شێوەی تر یاری بە چارەنووسی عێراق و یاری بە هێزە سیاسەکان بکە و هەتا ئەوەی کە سەرنجی حەزەکەم سەرنجی یەکش سەرنج ڕاکێشم مەسەن یەکەم شت زەیدی دەستی کرد بەوەی کە هێزەکانی حەجی شعبی هەڵۆشێنێ دوو پرۆژەی دانایەکیان حەجی شعبیەکیان دژی گەندەڵی بەڵام زۆر زوو لە وازی لە هەڵۆشانەوەی حەجی شعبیە ناچووە سەر گەندەڵێکە ئەو پەلەیە لە چوون بۆ سەر بۆ هەڵمەتی دژی گەندەڵی بەشەکەڵی کە ناتوانێت کاریکەیان بکە بەڵام ئەمە توانێت مەجوعەیە خەڵک بێنەوەی کاتە قوربانی سیاسەتەکەی هەتا لە هەڵمەتەکەشان ناتوانێت لە گەورەکان بە لە سەرە گەورەکان بە لەوانی کە ئەساسن بۆ دەوری ئەساسیانێ لە گەندەڵیا پێکاتی عێراقە خۆی بە هێزە سیاسەکان و هەمووی بە شیعە بە سودنە بە کوردەکان یعنی ناوەڕۆکێک و پێکاتەیەکی گەندەڵیانەیە لەما کاتا هێزی میلیشیان یعنی بەمعنایە ئەگەر عێراق هێزی تائفی حاکم بێتە ئیمکانیە زەیدی بتوانێت دەروێ زەیدی خۆی هەڵبژاردەی ئەو چوارچێوە هەمانیە کە ئێستا حاکم لە عێراقا بەبێ ئەوان ناتوانێت دقیقەن ویسمەم پرسیارە بکەم خۆی دوو شت هەیە لەم ناوە یەکەم ڕئیس جمهورەکانی پێشوو بەرحاڵ هەوڵەکەیان نەوعێ تەوازن بینی هەردوولا بووە بەس وەختێ چاو لە ئەمەکەی ئەگەرچی هەڵبژاردەی خودی ئەم چوارچێوەی هەواهەنگەیە بەڵام لە ڕێگەوە ئەم باس مەسەندەسی بۆ گەندەڵی بردووە ئەرێ قسەکەی ئەوەی جوایە گەورەترین گەندەڵەکان ئەوانن کە ڕێز جمهورەکان و سەرانیەوە حەزابن کە دەستی بۆ نەبردوون یان لەو لاکەیترەوە ئێمە بینین بەرحاڵ دەستبردن بۆ میلیشیاکان بەنەوە ئەیکراوە بڕێکیان ئەمەلەن منحل کراونەتەوە چەندانەیەکیان ماوە ئەمە نیشانەیەک لەوە نییە کە تەوەجوهی سیاسی لە سەرەوەی عێراق بەرەو ئەوەیە کە بەنەوە تەوازنەکە زۆرتر بە نەفعی ئەمریکا هین بکە ئەم سەفەر وەزیێتە بەڵێ نامرە بەوەشوری من دۆخەکە هەڵواسراوە هەژدی شعبی حەل نەبووە حەجی شعبی ماوە هەتا لە چوونی زەیدی بۆ واشنگتن جەماعەتی مقاومەی ئیسلامی بە هەندێک کەشیان هەڕەشیان کردو لەم چوونەی ئەوەی کە جۆرە بە خیانەتکار جۆرە بە دژی ئیسلام بەهەرحاڵ بە جۆرەکەی کە دژی نیشتمانی هەر جۆرێکە تعبیرێکم ینی ئەو لە بەرامبەر ئەم چوونەی زەیدی بۆ واشنگتن وەستاونەتەوە ئەمە چەند ئەمریکا بەحساب بە پشتیوانی لەگەڵ تەوافق لەگەڵ زەیدیە ئەوێ ئاڵوگۆڕەکە بکە و ئومێدێک بەمە دەرەخا لەما کاتە ئێرانیش
ئەگەر ئومێدی زیاتر ئومێدبوونی بە زەیدی زۆر زیاتر لە هند لە ئەمریکا ئەنی ئەوی ئەوەی کە مادام ئەسڵەکەی چوارچەوەی هەماهەنگی حاکمە و ئەم زەیدی داناوە زەیدی ناتوانێت پەنجە بکا بە ئاوە بەبێ موافقەتی چوارچەوەی هەماهەنگی بەبێ موافقەتی مالکی هادی عامری و هەر یەکێکە لەو سەرکردانە بۆی کە ئەمانە پێکهاتەیەکن تاریخیشانەیە کە پێویستە بە پاشکۆبوونی ئێرانەوە و لەزمشەوە کاتی خۆی ئەمریکا جۆرێک فەرامۆشی کردوون بەسەرین هەتا من دەورانێکی زۆر عێراقی دەستم بە ئێران کردووە کەمە ئاگاداری لە دوای 2004 بەڵام دۆخی ناوچی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دوای دۆخی دوای جەنگێکی چل ڕۆژەی ئەمریکا و ئێرانە کە ئەوەم شەڕە وەکووتمان ئێران مەدانەکەیەتی ئەینا شەڕەکە لەوە گەورەترەکە ئەمریکا و ئێران بێ شەڕی ئەمریکا لەگەڵ وڵاتانی سەرێزی دنیای ترا لەلایەکە ئیسرائیل کا بە قەڵایەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەلایەکی باڵادەستی خۆی فەرزکا و دەور و دەخالەتی سین و رووسیا و هەر وڵاتێکی تری زلهێزی دنیا سنووردارکە ئەو لەمەیە سەر نەکەوتووە ئەمریکا ئەم لەمەیە بەشکست گەیشتووە و نەیتوانی ئەم کارە بکە و ڕەخابەتەکەی لە بەرامبەر سین بە تایبەتی و بەگەشت لەگەڵ ئەوانیکەیە باقی و ماوەتەوە کە بەڕێم تووشی جێژاوێکی سیاسی بۆ ترامپ و ئەمریکا ئەمە چۆن چارەسەرەکەن ئەمە بە زەیدی چارەسەر ناکرێت ئەمە بەوەی بە حکوومەتێکە لە عێراق پێکاتەکەی ئێستایا چارەسەر ناکرێت وەختێک ئەتوانی ئەڵی حەرجی شعبی توانێت حەلکرێ یا گەندەڵی چارەسەر کرێ نەمێنێ کە هێزی تائیفی حاکم نەبێ هێزی بنەماڵە حاکم نەبێ هێزی مەسەبی حاکم نەبێ لە عێراقا کە ئەوە جانبێکی کەژوە کە ئەبێ داهات و میزانی عێراق بودجێ عێراق شەفاف بێ ئەوە هاتۆ دژی گەندەڵێ بەڵام هیچ شەفافێتە لە زەیدی ئەگەر نیەتی سیاسەکەی مەیلی سیاسەکەی بەرەو ئەوەیە کە هێزی چەکداری و گەندەڵی نەهێڵێ پێش هەموو شتێ ڕایگەێنە کە بودجەکەی خۆی چەنە میزانەکەی چەنە مالیەکەی چەنە خەرجی چەنە ئەوە ینی فرسەت بۆ ئەوی کە گەندەڵێ بۆ خۆشی باقی هەن ئەو فرسەتەی کە ئەم هێزە سیاسیانە تیا گەندەڵن یا هێزی میلیشیا پارێزن و چاری ناکەن بە خۆتی خۆی باقیە ئەمە کەیکات جۆرێک هەنگاوە بوا پیشاندا جۆرێک ئەوەی کە مەترەحە ئەم هێزە سیاسیانە دوای ئەم جەنگە وەزیان باش نەبێ ئۆزیان لە خەتەرا بێ بڕێنەمە سیاسەتێکە بۆ پارێزگاری لەو پاشخانی حکوومەتی کە هەم لە بەغا و هەم لە هەرێم جۆرێک پێگەیشیانەیە کە لەگەڵ ئاڵگۆڕەکەم ئاڵگۆڕنە چۆن ئەتوان خۆیان گونجێنن ینی وانە کە ئەمریکا بتوانێت ڕاستە ئەمریکا هەوڵەیە دەخالە دەکا لە عێراقا ئاڵگۆڕە بە عێراق بێت بەڵام مخابلەکەی ئێرانە شەڕەکەی لەگەڵ ئێرانە شەڕەکەی لەگەڵ سین و رووسیا چۆن ئەمە سازمانە ئەمریکا ئەمە چۆن زەیدی ئەتوانێت بۆی جێبەجێ بکە ئەوانە پرسیارێکن کە بە بۆچی من وەڵامەکەی لای خودی زەیدیش و پێکاتی حکوومەتی عێراقی پێکاتی حکوومەتی عێراقی ئێستا و هەتا حکوومەتی هەرێم و کوردەکان لای ئەوانش نییە خۆی چاوێ لە کێشمە کێشە منتەقەی یەکەیش بکەین ئەمڕۆ بینین کە وڵاتە عەرەبیەکانیش بەنەوعێ لە ڕاگەیاندەکانە ئیجماعی نیشانەدەن بەرامبەر بە ئەم هێرشانەی ئەم دوایانەی ئێران ئەگەرچی زۆر بە ڕۆشنییان نەکرووە سعودیە لەولاوە لە جارێکی تر لە سەنعایدا بۆی کە تەیاری ئێرانی لەوێ نەنیشێتەوە ئەمە لە شرایطێکایە کە هەموو ئەمانە هەیئەتەکانیان لە مەراسمی تەشی جەنازەی خامنەی لە ئێران بوو بەڵام ئەمڕۆ یەمەن ئوردون و هند قەتەر کە نێوجیکەر بوون ئەمڕۆ بەیانیان گۆڕاوە خودی ئەمانە تەئسیر و دەوری نییە کە عێراق بیەوێ خۆی بێلایەن بگرێ لە وەزیەتەکە زای چۆنە سیاسەتێکی لەم بابەتە ڕەنگە لایەنێک جەناحێک لە ناو ناسیۆنالیستی عەرەبە عێراقا بۆی کە جۆرێک هەوڵ بن عێراق لەم کەینوبینەیە بڵێن سەربەخۆ بێ بەڵام بەپێ وەکو قسەکانی پێشوا وتم واقعەتی پێکهاتەی عێراق لە ئێستاە ئەو فرسەتەی پێنایە ئەزانی چۆن تۆ سەری کە هەموو ئەو هێزە سیاسیانە ئێستا دەور و
کاریگەریشیان نییە لە ئایندی عێراقا هەمووی هەتا هێزە کوردەکان چاوەڕوانەکەم بزانن ئیتفاقیەی ڕێکەوتنی بینی ئێران و ئەمریکا لەگە وڵاتانی ترا بەکوێ ئەگا جۆرە وەزی عێراق هەڵواستاوە ڕاوەستاوە ئەم هێزە سیاسیانە ئێران بزانە ئێران پێگەی چەند بەرزەبێتەوە چەند دەستکەوتی کێبێت بم مقاومەتەی کە کردوێتی ئەو نماشەی کە کردی بۆ خامنەی هەپشانانی هێز بوو شانی باکە ئەوە تا هێزی پازار هەیە هێزی عقیدەتی هەیە و کۆماری ئیسلامی بەخوەتی خۆی ماوە ئەمە جامە بە هەچەند لەوا ناو داخلی ئێرانە و ئەویش لە قەیرانی گەورەیە بەڵامانە بەرەوچۆڕە تا ئێستا لە بینی شەڕی بینی ئەمریکا و ئێرانە ڕاوەستاوە ئەنی نەگەیشتە نەتیجێ ئەمە یەکلای بێتەوە تا ئیکەیش یەکلای بێتەوە معلوم نییە ئەم دۆخە بە زەیدی و بە حکوومەتی عراق یەکلایی نابێتەوە حکوومەتی عێراق و زەیدیش لە چاوەڕوانی ئەویان ئەم دۆخە بەرەوچۆڕە بەڵام ئێستا جۆرێک ئەم مامەڵە و سەودا مامەڵێکەکەن ڕاگررتنی دۆخەکەیە نەگەوەی کە زەیدی بتوانێت حەجی شادی کۆتایی ببێنێ یا مەسەن بڵین گەندەڵی تاوکە یا پارێزگاری لە قەیرانی ئەمریکا بکە زەیدی و حکوومەت پێکاتی حکوومەتی عێراق ئەو هێزەنی توانن پارێزگاری لەو جێژا و سیاسی و قەیرانە بکەن کە ترامپ و ئەمریکا تێکەوتون ئەوان لە کۆتاییش نەکۆتایی لە وەستانی شەڕەکان کە معلومێت چارنووسیان لەگەڵ ئێرانە تا ئێستا بەرەوچۆرە لەسەر چی ڕێکەون هەروەدا وەکو لە قسەکانی پێشتاوە دۆخەکە لەباری بۆمبارانی یەکتەوە چڕتر بۆتەوە ئەمە تا چەند بەردەوام بێ بەرەوچووی کاگە ئەویش هەر نامعلومە حاصل دۆکرێکی باگرژی نالەبار هەموو هێزە سیاسەکان هەموو وڵاتەکان هەتا وڵاتانی عربی بەیناوبینی جار لەگەڵ ئەمریکان و جار لەگەڵ ئێران و جارە چن بۆ خیلەکەی خامنەیی و وەرحاصل جۆرێک ئەیانێت جۆکە ڕاگەن بەڵام دۆخەکە لەبەر ئەوەی کە ئەم ململانی و کێشمەکێشە هی بینی ئەمریکا و وڵاتانی زلهێزی دنیاە وڵاتانی ئیمپریالیا معلوم نیە بەرەوچۆڕات رووسیا لە تا ئێستا لەگەڵەوەی لە اتفاقاتی لەگەڵ ئەمریکا لەسەر ئۆکرانیا لەکوێ بێ سین لە پەیوەند بە تایوان و زۆر شوێنی ترەوە کە یا دەوری دەخالەتی اقتصادی لە شوێنەکانی کە دەوری لە کەنداوە سیجۆنەوێ ئەمریکا تیا ماوە ئەنی ئەمریکا بەجا لەوەی کە ئەم جەنگە تووشی بەجا لە قەیرانێکی اقتصادی کە بەرە ڕوویە بێتەوە بە تایبەتی ملان لەگەڵ چینە لەمە کاتە لەباری سیاسیشەوە لە جێژاوەکە ئەوەی کە ویستی ئیسرائیل کاتە قەڵایەک لە ڕۆژهاتی ناوەڕاستە سەر نەیتوانی کە بۆی نەکرا و ئیسرائیلیش کەوتۆتە قەیرانێکەوە ئەمە دۆخێکە نەزەیدیت نە بە کەڵکی زەیدیە ئیسرائیل لێ بکە وەختێک یا مەسەن چوارچێمانی بەڵام ناوچەکە پێویستی بە ئاڵوگۆڕەوە بەحسێکی ترە مەسەلەی لێبووە چۆن ئەم دۆخە ئەڕوا ئەکەوێتە سەرەوەی کە ناڕزایەتی جەماوەری هێزی جەماوەری خەڵک بەعام ڕەتفعلیان بەرجەکردیان لە بەرامبەر ئەمریکا لە بەرامبەر ئێران لە بەرامبەر تەواوی ئەو دۆخە ئەم دەسەڵاتانی کەن بەرەوچۆڕە یەک مەترەحە پێش هەموو شتێکە بێ کۆتایی بە جۆری ئەم نوع دەسەڵاتانە بێ کۆتایی لە بنەوە لە بنەڕەتەوە خەڵک هەڵسێ کۆتایی بە دەسەڵاتی بنەماڵە بێنە بە دەسەڵاتی میلیشا بێنە ئەینامان هەر ئەمێ وەکو خۆیان ئەمێنەوە دۆخەکە بەرەوچۆڕە لە تەواوقاتێکە تەوازنەکە ڕاگرن هاوسەنگەکە ڕاگرن ئیشارەتان کرد بە نوکتەیەکی دەقیق ئەویش ئەوەیە کە ئەم دۆخە تاو جێگە بەز لە هێزەکان و بە دەسەڵاتەکان لە منتەقەیش بگەڕێتەوە بە بێ دەخاڵەتی هێزێکی پێشکەوت و خواز و جریانێکی پێشکەماوەری خەڵک و جەماوەری خەڵک بە حاڵ ئەم ئاڵوگۆڕە بە قازانجی خەڵک ناڕواتە بەرەوە وەکو حزبی کۆمۆنیستی کاریگەری کوردستان ئێوە کەمپینێکتان بەدەستەوە بوو سەبارەت بە لە دژی ئەم گەندەڵی وانە ئەتانەوێت چی بکەن لەو ڕابتە ئەزای کە ئێمە ئەوەی کە بڵین لە باسی خۆمانالەوەی کە ئەو هەنگاوانەی کەمانوێ پێش هەموو شتێک کە ئەم پێکهاتی حکومەتی تەوافقی بینی تائیفی و گەندەڵی کە کوردستان هێزێکی بنەماڵی و میلیشایی ئەوە 30 ساڵ زیاترە حاکمە و ئەمە لە 2023 هێزێکی تائیفی کە شیعەتیا باڵا دەسە لەما کاتا هێزی سونە جۆرێک سیاسەتێکی بەڕێخستنی حرەکەیەکی جەماوەری بەرفراوان
کە دروشمەکەی کۆتایی بەم جۆرە دەسەڵاتە بێ بەجالوێ کە هەر ئامانج و ئامارێکی هەبێ و خەڵکە و خواستی هەبێ لە بودجە بیگرە لە دژی گەندەڵی بیگرە هەمومان نەواقعن هێنی دۆخی عێراق و کوردستان لە شلەقاوێکی عجیبا و لە دۆخێکی نالەبارە و لە مشکلی کێشەی موچەوە بیگرە کێشەی خزمە گوزاری بیگرە تەندروستی بیگرە زۆر شت کە خەڵک گوزەرانی ئەو خەڵکە بیگرە کە دۆخێکە معلومنی ئاینەکان بەرەوچوە ڕوا چارەنووسی ئەم لە ساڵاتانە چیەکەن چی ناکەن بەرحاڵ پێویستی بە ناڕەزایەتێکی بەفرانە و یەکێ لە مەسائلانی کە حزبی ئەم ئەوێبیکا چۆن ئەمە بەڕێ بخەین چۆن ئەمە هەوڵێ لەوەی کە هەوڵێن ڕێخستنی جەماوەری دروشمەکەی یا حرەکەتەکەی بەرەوەکە کۆتایی بە پێکهاتەی حکومەتی تائیفی و بنەماڵی بێنرێ ولاما کاتە هەموو ئەو سیاسەتانش کە ئەم حکومانە لەباری میلیشیاوە کەیانە لەباری گەندەڵیەوە کە هیانە هەموو زۆر شتی ئەو یا ئەو فشاری کە لەسەر لە خەڵگەیکەن و ئەو بێسەروبەری کە لە عێراقا هەیە و جیابوونەوەی بێلایەنی پێکهاتنی حکومەتێک لە عێراقا کە لەسەر بنەمای هاوڵاتی بوون لەسەر بنەمای ئەوەی کە سکولار بێ لەسەر بنەمای کە غەیرە قەومی بێ و سربەخۆ بێ لە دەور و دەخالەتی ئەمریکا دەور و دەخالەتی ئێران و هەر لایەنێکی دێت ئەمە ڕێگەی ڕزگاری خەڵکە ئەگەر جەماوەر و حزبی ئەمە بتوانێت ئەمە بکە ئەتوانین بڵێن عێراق هەنگایەک دێتە پێشەوە سەرەتایەکەوێ بۆ کۆتایی هاتن بە گەندەڵی بە کۆتایی هاتن بە هێزی میلیشیا بە و ئەسڵەکەشی کە کۆتایی نامێ بە پێکهێنات پێکهاتەی حکومەتی تایفی و بنەماڵە. مەمنون هاوڕێ عوسمان بوو بەشداری لە بەرنامەی ئەمڕۆمان ئەگەر نوکتەیەک لەلایەن خۆتەوە هەیە کە تاکیدی لەسەرکەی میکرۆفۆنەکە لە اختیاتایە. دەستان خۆش بێ سوپاس دەکەم شتێکی تایبەت نیە لەم بارەوە تاوتێمان زۆر کرد و قسە باسمان هێنا و ئیزافەیەکەم وینە زۆر سوپاس بۆ خۆت و بۆ بەرنامەکەت. سپاس دەکەم. بینەرانی خۆشەویستی دیدار بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی دیدار تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر شاد و سەرکەوتوو بن.